معبد بەمانای ماڵی خوا هاتووە لەمڕۆ ناومنای ئیسرائیل ئەو کەسی کە زۆرانبازی لەگەڵ خوا کردووە بۆیە نەسلیش زۆرەکەم خۆ خەواریجەکان لەگەڵ ئیمام عەلی بوون و لە پشت ئەو ئەجەنگان. کفر و تەکفیردا چییە؟ یعنی بەچی دەگوترێ کفر؟ اینجا مەرەکەبەکەی کافرە، اینجا کافر سەرپەرشتیەکە بە بەلوعا ئەوترێ حەنەفی. یاریەک پێیا بوو بەم دواییە لە چین بووە بزانم بوو کە شوشەیەکە ئەڵێن ئەمە حرامە بۆ لە برۆی ئەترسێ. تەکفیرکردن توانیوێتی چی جوانێک بە کۆمەڵگەی دینی ببەخشێت؟ تەنانەت لە مەسەلەی حەق کردوویەتی بە شتێکی ڕێژەی لە مابەینی پێغەمبەر و تەواوی خەڵق.